زیاتر لە 25 ئەفسەر و کارمەند هاتین بۆ بەخشینەم خوێنە و ئێمە ساڵانە 2 جار خوێن دەبەخشین بۆ بانکی خوێن و ئەمەش لەوە بۆەوە گەڕێتەوە کە هەمیشە و هەردەم بڕبراتی نیشتنگی سلێمانی پێشەنگ بووە لە بەخشین و لە هەڵمەتەکانە و لە بۆنە تایبەتیەکان و هەمیشە و هەردەم هەوڵمان داوە سوودمەند بین بۆ کۆمەڵگا و بۆ خەڵکانی کوردستان. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی بانکی سەرەکی خوێنی سلێمانی هیچ کەم و کوڕێکمان نییە لە دابینکردنی پێداویستیەکانی خوێن و پێگاتەکانی خوێن بۆ سەرجەم نەخۆشخانەکانی سلێمانی بە تایبەتی سالاسیمیا و نەخۆشخانەی هیوا. ئێمە وەکو ڕۆژانی تر هەموو هاوڵاتیانیان خوێنەیان و پێداویستیەکانمان دابین کردووە و هیچ کەم و کوڕێکمان نییە. محمد بيجي اسمعني بيجي